ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. خۆشەویستان و ئازیزان، برانی بەڕێز، ڕۆژوانانی خۆشەویست، میوانانی ماڵی پەروەردگار، خۆشحاڵم لە خزمەتتانە، شادم بۆ جارێکی تر لەم شوێنە پیرۆزەیە، لەم مانگە پیرۆزەیە. خۆشەویستانم، دیارە مانگی ڕەمەزان زۆر بابەت هەڵەگرێ کە باسی کەین، بەڵام شتێکە پابەست و کە وابەستەی ڕەمەزانە، کە وابەستەی ڕۆژووە، حەزەکەم تیشکی ئەخەمە سەر ئەو خاڵە، باسێکی نوێشتان بۆ بکەم. مامۆستا هەموو مزگەوتەکان باسی نوێژەکەن و لە مناڵیەوە هەر نوێژمان بیستووە و تۆش تازە هاتووی لەو ڕێگەیەوە هەر باسی نوێژمان بۆ بکەیتەوە دیسانەوە. وەڵای جا من حەز ناکەم باسی نوێژتان بۆ بکەم. من حەزەکەم باسێکی پێشەکیەکی نوێژتان بۆ بکەم کە بریتیە لە دەستنوێژ و لە تەهارەت. ئەوە هەر ناخۆشە. یعنی مامۆستا تۆ لە کۆڕێکا بەس باسی دەستنوێژەکەی، بەس باسی تەهارەت و پاک و خاوێنیەکی بڵێ. بۆچی مامۆستا زەرورەتی چییە؟ لەبەری پێغەمبەری خوا سەڵ فەرمێ الطهور شەطر الئیمان. پاک و خاوێنی نیوەی ئیمانە، نەک النەظافەة من الئیمان. هەر پاک و خاوێنی بۆ خۆی نیوەی ئیمانە. ئایزەکانم، گرنگی ئەم مۆزوعە بۆ خۆی لە چیایە؟ تۆ لە کاتێکە ئەتەوێ بچی بۆ نوێژ، بەرەوڕووی چی ئەبیتەوە؟ بەرەوڕووی چی ئەوەستیت؟ مقابلەی چی ئەەکەی؟ قسە لەگەڵ چیە ئەەکەیت؟ بەرامبەر چیە ئەڵێ الحەمدولله رب العالمین؟ سوزدە و ڕکوع بەرەو چوو ئەبەی؟ بینینی خوا، لیقا لەگەڵ خوای گەورەیە، قسەکردن لەگەڵ پەروەردگارە کە نوێژە، هەروە ئاسان نییە. ئێمە لەوە چێ لەگەڵ یا ڕاهاتبین، بەلامانەوە شتێکی طەبیعی بێ، بەڵام حسێب بکە، حسێبی خۆت بکە لە کاتێکا نوێژەکەیت، هەروە بە ئاسانی نییە خۆکەی بەلای مەلیکێکە، خۆکەی بەلای کاربەدەستێکە، خۆکەی بەلای دەسەڵاتدارێکە. بەعکسەوە ئەبێ ئەمانە پێشەکی هەبێ، ئەبێ ئیستیعلاماتی هەبێ، ئەبێ خۆ ئامادەکردنی هەبێ. تو ئەگەر مقابلەت هەبێ لەگەڵ کەسێکی گەورەیە، بەیانی حسابی خۆتەکەی چجوێ لەبەرەکەی، چۆنە چیتە بەردەسی، عەریزەکە چۆنە نووسیت، ئەی چی پێشکەشەکەی، لەبەردەمیات چی ئەڵێیت، ئەی چ واستەیەکەکەی لەگەڵ خۆتا ئەیبەی. هەموو حسابێکی خۆتەکەی بۆ ئینسانێکی ضەعیف، بەڵام بۆ خوایەک پێویستەکات چی بڵێی لەگەڵ خۆتا، پێویستەکات چیت پێ بێ. وەڵڵاهی عاشقێک کە ئەچێتە بەردەم ماڵی دڵدارەکەی و بەردەم ماڵی دەستگیرانەکەی، ئەبێ جارێ دەرەوە سەیجەکانی خۆی کە بزانانی هیچ کێشەیەکی هەیە، هیچ مشکلەیەکی هەیە، قژی داهاتووە، ڕێک و پێکە، دەموچاوی شتووە، حازرە، ئامادەیی تایە، ئەنجا دەمی وشکە بێ، بە لەرزە لەرزۆک لە دەرجەرەسەکە ئەیە هەتاوەکو بچێتە ژوورەوە، هەموو دنیا وازانێ سەیری ئەو کوڕاکە لە ماڵەکەیە دانیشتووە، ئەو نە حەزەرەکە، هەچێ سەیرێکا وازانەی سەکەنە ئەم کامێرەیەکی لەسەر ئەم داناوە. ئەمە لەگەڵ ئینسانێک و لەگەڵ ضەعیفێکی دنیایە. خۆشەویستەکەم کە ئەچی بۆ لای خوای گەورە، هەروە ئاسان نییە خۆتی پیا بکەیت. دەستنوێژت هەیە، خاوێنیت، جلوبەرگە پاکە، غوسڵە کردووە، لەشی پیس نییە، لەشی گران نییە، دڵ و دەروونت پاکە، ئامادەی بەرەو ڕووی خوای گەورە بیبیتەوە، بەڵێ دەی هاتیتە مزگەوتەکەی، بەپێی خۆ هاتی، ئامادە بوویت، بسمیلات کرد، زیکرەکانت خوێن، ئەنجا بڵێ الله ئەکبەر، الله ئەکبەر. یعنی چی؟ یعنی خوا لە هەموو شتێک گەورەترە، بەپێوە بۆستە، تەحیات بخوێنە، ڕووبەڕووی خوا ببەرەوە. ئاسان نییە خۆشەویستەکەم، ئاسان نییە.
ئاسان نییە ڕوبەڕووبوونەوەی خوا حەزەکەم باش لەمە حاڵی بین هەمومان تو ئەو خوایە هەدیەکە لە ئێمە با تەلەفۆنێ بنێ بەگوێیەوە خوا بەڕاست ئەی خوازدە باش وەڵای خەبەرێکی خۆش بوو ئەی دوایی لا حول ولا قوة ئەی سبحان الله لەگەڵ کەسێکا 2 دقە قساکەی مەلامیحی دەموچاوت بەم هەموو شێوەیە ئەگۆڕێ پێکەنی پرسیارەکەی جوابەیتەوە خەفەتە خۆیت تەفاعولی لەگەڵاکەیت ئێمە لەگەڵ خوای گەورەیە ئەوەستین بە دەستنوێژەوە الحەمدولله رب العالمین الرحمن ئەمە وەستان لە بەردەمی خوایان نییە ئەمە حضور نییە لە بەردەمی پەروەردگارە هەروە بە ئاسانی من تۆ سەیریکەین ئێمە بەداخەوە ڕاهاتووین لەگەڵ مۆزوعەکەیە ئەژنا نوێژ یەک حەزارەتێکە بۆ خۆی یەک عالەمێکە بۆ خۆی نوێژە فێرمانەکات چۆن بە ئەدەب بین لەگەڵ سەرووی خۆمانە لەگەڵ تەنیشتی خۆمانە لەگەڵ خواروی خۆمانە نوێژە فێرمانەکە کەوتت ئەلحەمدولله هێشتا نەگەیشتوویتە خوا ئەبێ ڕکوع بەری ئەبێ سوژدە بەری ئەبێ هەستیتەوە ئەبێ دانەویتەوە ئەبێ دیسانەوە ڕکوع بەری ئەبێ سەرت بەری بۆ لای قاست و بۆ لای پێڵاوەکانت هەتا وەکو لە ئەخیرا بگەیتە ئەوەی کە سەلامێ لە خوا بکەی بڵێ ئەتەحیات لله سەلام لە خوا سڵاو لە خوا هەروە ئاسان نییە ئەمانە هەمی پێشەکی هەیە ئەمانە هەمووی ئەبێت بە دوایە بچین بۆیە نوێژ حەزارەتە نوێژ شارستانەتیە نوێژە فێرتەکە چۆن فێری پاک و خاوێنی بی نوێژە فێرتەکە چۆن فێری سەبر بی نوێژە فێرتەکان چۆن فێری دیقەت بی لە مەواعیدە 5 دقە لە نوێژی مامۆستا دواب بکەوی کە سەیرێکی ئەوە جەماعەت بەتاڵ بۆ سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه وەڵا نوێژەکەم فەوتە نوێژە فێرتەکە لە تەنیش براکەتەوە بۆستی نوێژە فێری جەماعەت و ئیشی دەستە جەمعیتەکە نوێژە فێری ئەم حەزارەتە و ئەم ئەدەبە و ئەم ئەخلاقە و ئەم ڕیزەتەکە ئەمە نوێژە خۆشەویستەکەم لەبەرەوە ئەم نوێژە ئەبێ بەقەدەر باری شاخەکان قورس بێ لە سەرمانکەین بۆی ئەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین ئەبێ کوردوتەنی قۆڵماڵی بۆ هەڵماڵین چۆن قۆڵ هەڵەماڵی ئەبێ خۆ حازرکەی خۆ قۆڵ هەڵماڵی هەبوو دەستنوێژ نییە ئەبێ قۆڵ بۆ ئەو کارە گەورەیە هەڵماڵی کە ئیساکەنە بەرەو ڕوویە چیت ئەزانی تۆ بەرەو ڕووی چی ئەوەستیت بەرەو ڕووی خوا ئەوەستی لەبەرەوە ئەبێ خاوێن بی نابێ بۆنی ناخۆشی لێ بێ نابێ جلەکانێ پیس بێ نابێ جلەکانت نەجاسی پێوە بێ سبحان الله دینێک 1400 ساڵ لەمەوە پێش لە بیابانێکا دابەزیوە خەڵک ئاو نەبووە بیخواتەوە ئیسلام پێی وتووە ئەبێ پاک و خاوێنی ڕاگری الله ئەکبەر ئەچینە هەموو شوێنە گشتەکانی ئیساکەنە تکایە پاک و خاوێنی ئەم شوێنە ڕاگرە ئەمە ئیسلامە فێری کردوین پێش 1400 ساڵ لەمەوە پێش خەڵک لە ناو خۆڵ و بیابان ئاژیاوە خەڵک لە ناو خانی و حشتر و حیوانات ئاژیاوە خەڵک نیتوانێت پیسایەکی لە خۆی دوورخاتەوە ئیسلام فێری کردویت ئەبێ خاوێن بیت ئەبێ پاک و تەمیز بی ئەبێ بچیتە سەر ئاو فێر بیت چۆن دەست بە ئاوە گەیەنی چۆن خۆ پاکەیتەوە هەروە ئاسان نییە خۆشەویستەکەم ئەزان ئەم سەقافەتە هیچ چەند ساڵ لەمەوە پێشە تازە بە تازە خەڵک فێرە بێ برایەکمان هەیە لە بەریتانیا ڕۆژێکیان فەرمووی محاضەرەیەکمدا لە زانکۆیە پرۆفیسۆرێک دانیشت بوو وتم we are the only nation we have the water revolution وتی ئێمە یەکەم قەومین یەکەم وڵاتین یەکەم نەتەوەین کە ئاو بەکارێنین بۆ خۆپاکردنەوە تی پرۆفیسۆرەکە لەولاوە هەستا وتی وات باسیێکی تۆ یعنی چی ئاو بەکارێنین بۆ خۆپاکردنەوە تی ئێمە تاکە قەومێکین لەسەر ئاوەکانمانە ئاوی تایە بۆیە بە ئاودەستی کوردەواری ئەڵێین بە ئاودەستی موسڵمانان ئەڵێین ئاو دەست بۆیە پێوتە دەورەت میاه وتی ئەو دینی تۆ باسەکەی مەزدەرێکم بەرێ لەسەری وتی سێ کتێبمدایە پاش 3 ڕۆژ هاتەوە وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول دینێک 1400 ساڵ لەمەوە پێش بە خەڵکەکەی وتبێ پاک بن بە خەڵکەکەی وتبێ پاکش بن بە خەڵکەکەی وتبێت خۆتان لە پیسی و لە قەدارەت بە دوور خەن لەوانەیە کابرا پێی سیر بڵ بە مامۆستا پیاوێکی ئەوروپی چ منەتی بەمەیە خۆشەویستەکەم هەتا ئیساکەنە ئەوروپی لێی نزیک بەرەو بۆگەنی لێیە چۆن دایبی مناڵەکەت
ئەگەر پتکێ پیسایی پێوە بێ یاخود ئەگەر تەڕێکەی دایدا بێ بۆ نییە لە ژوورەوە ئیسانی ئەوروپی ئاوایە بۆ چونکە ئەچێتە سەر ئاو بەکار نایەنێ بەس بە کلێنس خۆی پاکاتەوە لەبەرەوە بۆن و پیسەکەی بەلاشەیەوە ماوەتەوە کە ئەچێتە سەر ئاو بە پێوە هەڵە میزێ لەبەرەوە کە میزەکەی بەشێکێچێتەوە ناو جلەکانی بۆنەکەی یە بەسەر تۆیە بۆیە بۆنەکانیان تەحمل ناکرێ بۆنێکی ناخۆشی هەیە بۆیە زۆرجار کابرا ئەو نەعەتر لە خۆیە هەتا وەکو بۆنەکەی داپۆشێ پیسەکەی داپۆشێ باسی ئەوروپاتان بۆ ناکەم باسی جەرگەی لەندەنتان بۆ کەم کە ئەمە عورف و کە ئەمە عادەتێتی بۆ چۆ کابرا بە هەفتەیە جارێ ئاو نابینێ خۆی ناشووە کە خۆشی بشوە هەر ئەو دەقەیە کە چۆ سەر ئاو پیسە بێتەوە جارێکی تر ئەمە دینەکەی ئێمەیە پێتەڵێ کە چوویتە سەر ئاو تەئکید بە کە ئاوی لێیە تەئکید بە کە خۆ پاکەیتەوە کە تەئکید بە کە هیچ بەلاشتەوە نییە تەئکید بە نابێ پرژی پیسایەکە لێت باتەوە نەک ئەوە تەئکید بە نابێ پاژمیزیش هەبێ کەسێ پرسیارە کاک دکتۆر گیان من یەچمە سەر ئاو لە ئەسەر ئاو ئێمە دەرەوە پاژمیزم هەیە چی بکەم مامۆستاکان لە نوێژی پێوە نییە ئەمە چ دینێکی عەزیمە لە بیابانێکە ئەمری بەمە کردووە کە ئەبێ خاوێن بیت کە ئەبێ پاک بی کە ئەبێ پاکش بی کە ئەبێ ئاگات لە خۆت بێ لە کاتێکە ئەماکەیت لە هەموو مزگەوتەکانمانە سوبحان الله بینی سەر ئاو هەیە لە هەموو شوێنە گشتەکانی ئێمە سەر ئاو هەیە حەمام هەیە کاتی خۆی کە ئیسپانیەکان موسڵمانەکانیان داگیر کردەوە هێرشی خاچپەرستی هاو وتیان چێ موسڵمانە وتیان هەرچی لە ماڵەوە حەمامی هەبوو موسڵمانە هەرچی لە ماڵەوە بۆ دەسەکەیان کەشفەکردن هەرچی حەمامی هەبوایە ئەمانە موسڵمان بوون قەوم هەیە ئیستاکەنەش خۆی ناشۆن گەورەی دینەکەشی بۆ دەرەکەوێ ئەڵێ من ئەڵێ ئێمە ماوەیەکە ئەوەنگە مانگە من خۆم نەشتووە هیچ دینێک نییە هیچ دینێک نییە غەیری ئیسلام ئەو نە عیبادەتەکانی پابەستە کردبێ بە دینەکەوە پابەستە کردبێ بە مەبدەعەکەیەوە بە پاک و تەمیزیەوە سبحان الله ئەو نە قورسە لە مۆزوعایە بەڵێ خۆشەویستەکەم ئەو نە قورسە بۆ چونکە پێتەڵێ خوای گەورە نیعمەتێکی پێداوی نیعمەتی خۆراکی پێداوی نیعمەتی ئاوی پێداوی کە ئەم خۆراک و کە ئەم ئاوە بوو بە مویز و بووە پیسایی ئەمانە بوون بە پیس چونکە بەناو جۆگەی هەر ساتێ پەڕین لە خۆتی دوورخەرەوە مێڵە لە نزیکت بنیشن مێڵە پێتەوە بن نیعمەتە بەڵام ئەوەی ئەم نیعمەتەی بۆ گرتوویت سوبحان الله خۆشەویستەکەم یەک سەمامێکە خوای گەورە لە ئینسانە یەک سەمامی کۆمی دروست کردو ئەوەندەیە بەقەدەر ئەو پەنجەم بەقەدەر ئەو دوو پەنجەم ئەبێ 3.8 سانتیمەترە ئینسان لە کاتێکە نایەوێت بچێتە سەر ئاو نایەوێت پیسایی بکە ئەم سەمامە کۆمی گرتووە نایڵێت دابەزێ نایڵە خاو بێتەوە نایڵێ پیسایی بکا بەخۆیە نایڵێ لەشی پیس بێ نایڵێ بۆنی لێ بێ ئەمە چ نیعمەتێکە خوایە کە ئەخەویت هەرچی ماسوولکەکانی لەشمانە خاو بێتەوە لەش خاو نەبێتەوە خەو لێ ناکەوێ تەنانەت دەمیشە ئەقوچێ ماسوولکەی کۆم کە پیسایی ڕاگرتووە ماسوولکەی میز کە میزی ڕاگرتووە و میزەڵانی ڕاگرتووە هەردووکیان ئاوا خۆیان توم کردووە نایڵم پیسایی بێتە خوارەوە ئەزان کە ئەو ماسوولکەی لە دەستدا دکتۆر پێتەڵێ هەتا ماوە ئەبێ لە قەبرغەوە پیسایی بکەیت تووشی سەرەتانی کۆم بووی هەل لەم هەفتەیە سوبحان الله دوو نەخۆشم بینی یەکیان پیاوێکی معقول بوو سەرەتانی کۆم یەکیان ئافەتێکی گەنج بوو سەرەتانی کۆم هەردووکیان ئەبێ کۆمیان لا بچێ هەتا ماوە لە قەبرغەوە پیسایی بکەن هەموو طبی دنیا هەستێتەوە جارێکتر ناتوانێت ئەو سفینکتەرە ئەو سەمامەیان بۆ دروست کاتەوە جارێکی تر هەموو ئەوانی جیاتی خواکەن خوای گەورە بەس دەماری ئەوەیان بقرتێنێ کەڵکی مەجلیسیان نامێنێ کەڵکی کۆڕیان نامێنێ کەڵکی سەر تەلەڤیزۆنیان نامێنێ کەڵکی قسەیان نامێنێ کەڵکی خەویان نامێنێ بێ هەموو شوێدای بیبەستن ئەمە چ نیعمەتێکە خوای گەورە پێی داوین بەڵام قەدری نازانین جابرایەکمان هەبوو کاتی خۆی کۆنگرەیەکیان هەبوو کۆنگرەکە زۆر مشەدەد بوو هەرچی یەک هەستایە لە کۆنگرەیان دانیشە برایەکە دەستی بەس کەوتی کاکە من ئیشم هەیە تیان فەرموو تی بە قوربان ئیشی سەر ئاوم هەیە تیان دانیش وڵا کابرا تەنگاو گوتی کاکە بەخوا من ئیشی سەر ئاوم هەیە بێشمە سەر ئاو وتی کاکە ئەمە کۆنگرەیە وتی کاکە زانیمە کۆنگرێ بەزم زانیوە کۆنگرە بێ ئەمە پیاوی چاو بڕێگەم هەر باوچم سەر ئاوەکەم بکەم ئەمە ئەگەر ئەمە خوای گەورە نەیگرێ خوای گەورە بۆ کۆنتڕۆڵ نەکا قەسەم بەخوا
کەڵکی ناو مەجلیس و کەڵکی ناو مناڵەکانی خۆشە نایەڵێ. بەڵام خۆشەویستەکانم، ئەم نیعمەتە کە خوای گەورە پێی بەخشیوین اینجا ئەڵێ لە شوێنی خۆیان بەکاری بێنە. ئەزانی دەماری ئەم کۆمی لە چۆی هێناوە، لە مێشکەوە هێناوە، بە فەقەرات و بە دەماری پشتا تێکەڵە بێ هەتاوەکو ئەچێتە سەر سەمامەکە. ئێمە هەموو جارێک عەمەلیاتی کۆمەکەین سوبحان الله علی دەستکای نەکەین، ئەو دەمارەکەیە، ئەو سەمامەکەیە، نزیک نەبیتەوە. کێکێک خوا نەخواتە تووشی شەلەلی پشت و فەقەراتێ بێ، ئەمانە هەمووی لە دەسەیە. لێبەرەوە بزانە چ نیعمەتێکی خوای گەورە بۆ پاک و تەمیزی پێداوی بۆ ئەوەی کە محافەزەی خۆ بکەیت. نێڵی خاوێن نەبیت، نێڵی پیس بیت، نێڵیت ئەگات دەیبێ بە قاچی چە بچیتە ژوورەوە، بە قاچی ڕاست دەیتە دەرەوە، خۆتە خەی بەسەر لای ڕاستە. سبحان الله، ئەمە لە چ بەرنامەیەکە هەیە؟ ئەمە چ دینێکە ئەمە خەڵک فێرەکە کە ئەبێ خاوێن بێ، کە ئەبێ پاک و تەمیز بێ، پێش دەستنوێژەکەشی ئەبێ پاک بێ، ئەبێ تەوالێتی کرد بێ، نابێ پیسایی پاڵی پێوە نێ، نابێ میستە ناوی کرد بێ، ئەنجایە دەستنوێژەکرێ. سبحان الله، بۆ دەستنوێژەگری خۆشەویستەکەم ئەزانن بۆ، چکە ئیسلام پێتەڵێ لاشەت هەمی میکرۆبە، لاشەت هەمی پیسیە، کە هەستای لە نوێش، کە هەستای لە خەو، هەر کە خەبەرت بۆە لە خەوەکەت دەمت ئاوا کردوتەوە، بەلوت هەناسەت داوە، هەرچی میکرۆب و پیسیە چێتە ناو لوتەکانتەوە، لە لوتان نیشتووە، هەموو بەڵغ و پیسەکان لێرە نیشتون. بۆیە ئیسلام بڵێ هەر کە لە نوێش خەبەرت بۆوە فلا يغمس يده في الإناء حتى يغسله ثلاثة، دەست نەکەیتە هەست دەفرێکەوە ئیلا ئەبێ سێ جار ئەم دەستانە بشۆیت. مناڵەکەت هەستاوتی دایە برسیمە، باوە برسیمە، نانی بەیانی، نا بڕۆ دەست بشۆ ڕۆڵەکیان، سێ جار دەست بشۆ. ئەگەر گەورە بوو بڵێ سێ جار بچۆ فنکە، بۆ چونکە هەرچی پیسی و خەوش و خاڵی ئەو ژوورەیە ئێستا لە لوتی توایە، هەرچی خەوش و خاڵی چاویش هاتۆتە لوتەوە، هەرچی بەڵغی پیسی سنگیش ئێستا بۆ لوتت دەریکە، فڕی بە دووری خەرەوە لە خۆت. ئەمە چ دینێکە ئەمەت فێرەکە؟ ئەمە چ دینێکە فێرتەکە کە لە ناو دەما 29 دانە میکرۆب هەیە؟ ئەم دینەیە فێرتەکە کە پێتەڵێ لەم 29 5.5 بلیۆن میکرۆب لە ناو دەم تا ئەژی لە 29 جۆر پێک دێ. لەبەرەوە ئەبێ ئاو لە دەمە ڕابێ، جارێک دوان نەسیان دەمە پاکەرەوە، دەمە خاوێنکە، کە دەمە خاوێن کردەوە لە سانەوەتی میکرۆبەکانت دەرکرد، لە دوای ئەو بیرە نەچێ سیواک بکە، سیواکەکە و دەربێنە، ئەگات دەیبێ 5 جار سیواک بەکاربێنە، چکە بۆ ئەمە میکرۆبەکان پاکاتەوە، ئەمە خاوێنەکاتەوە، ئەمە پوو بەقووەتەکە، ئەمە دان بەقووەتەکە، ئەمە نایەڵێت دان تووشی کلس بێ، نایەڵێت میکرۆبەکان لەسەری بنیشن، لعاب زیادەکە، چاو بەقووەتەکە. سبحان الله، والله ئەمە هی ئێمە نەبوایە، بەڕای اختراعی لەسەر وەرەگیرا لە هەموو عالەمە، بەحسی لەسەرەکە جایزەی نۆبڵی لەسەر وەرەگیرا، بەس بەداخەوە چونکە موسڵمانانە بێنازە، هەموو ڕۆژە بە مناڵەکانمانڵین ڕۆڵەجان چیت دانشت شینەکە خوارد دانشت فێری ئەومان کردو مناڵێک جوانەکە سیواکت کرد باوەجان نانەکە خۆ عافێتان بێ، سوپاسی خوای گەورەمان لەسەر کرد بە جوانەکان. ئەومان لە دەممان ڕایە وەکو پێغەمبەری خواسەم کردوێتی، بەڵێ ئەی سیواکمان دوای ناخواردن بەکارهێنا، بڵێ ئەمە عەزەمەتی دینەکەی ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا ئەگەر ویستی بێتی نان بخوا یاخود بنوێ لەشی گران بوو بێ دەستنوێژی گرتووە، واتە دەستنوێژ تەنها بۆ نوێژ بەکار نایەت، دەستنوێژ نیعمەتێکە، دەستنوێژ پرۆسەیەکە ئەبێ پیاتێ پەڕبی هەتاوەکو بگەیتە ئەو عیبادەتی کە ئەتەوێ. لەبەرەوە دەم پاکەیتەوە، دەستنوێژەگریت و چاو پاکەیتەوە، لوتت پاکەیتەوە، دەمت پاکەیتەوە، دەمت چاوت پاکەیتەوە. بۆ چکە ئەمانە پێوتێ exposed part، بەشی دەرکەوتوو لە لاشەیە. ئەگەر لەسەر پێستی ئینسان لەسەر هەر سانتیمەترێک 10,000 یان تا 100,000 میکرۆب هەبێ، لەسەر شوێنە دەرکەوتووەکانی ئینسان 2 ملیۆن تا 10 ملیۆن بەکتریا هەیە لە 1 سانتیمەترە. چەند؟ 2 ملیۆن تا 10 ملیۆن بەکتریا لە 1 سانتیمەترە. ئەونا بەقەس 1 سەری پەنجە، یعنی ئەم سەری پەنجەی من 2 ملیۆن بەکتریای لەسەرە بڵێ. لەبەرەوە بێ خاوێنی کەیتەوە، ئەبێ بیشویت،
ئەبێ پاکی کەیتەوە هەتا چۆ هەتاوەکو ئێرانە هەتاوەکو مەچەکت هەتاوەکو ئەمانە و پاکە بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ دەستنوێژ بگرێ تاوانەکانی پاکە بێتەوە هەتا وەکو لەسەری پەنجەکانیشەوە دەرەچێ. بۆ چونکە ژێر نینۆکەکانی ئینسان مۆڵگەی میکرۆبە، مۆڵگەی نەخۆشیە. لەبەرەوە ئەگە بتێ پاک بیت ئەبێ پێش وەخت سەری پەنجەکانە پاک بێ، دەستت پاک بێ. ئێمە کە عەمەلیاتەکەین ئاوا عەمەلیاتەکەین خۆشەویستەکانم. هیچ دکتۆرێکتان بینیوە قۆڵی درێژ بێ لە کاتێکە عەمەلیاتەکە؟ قۆڵی درێژمان نییە. ئەبێ ئاوا دەست بشوین. دەستمان نابێت لە هیچ بکەوێ. بە حاسەی ئاوەکە ئاکرێتەوە، دەست جوانە شوین 3 جار 4 جار. فڵچەیەکیان بۆ داناوین ژێر نینۆکەکانمان پاکەینەوە. ئەبێ هەموو ژێر نینۆکەکان پابێتەوە. ئەو فڵچەیە بەکاربێنی یەکەم عەمەلیات بەکارنێنی بۆ نییە بچیتە عەمەلیاتی یەکەمەوە. ئەبێ ژێر نینۆکەکانی هەمووی پاکەیتەوە. ئەبێ هەمووی خاوێن کەیتەوە. ئەبێ دەستێ 3 جار بەلایانی کەمەوە بشیت. اینجا پێوترێ neglected part. کۆمەڵە شوێن هەیە سابوونی بەرناکەوێ. پێتەڵێ ئێرت پشۆ. ئێرت پشۆ. ئێرت پشۆ. دەست ئاوا. ئەمانەت بیرت نەچێ. تەڵەبەکانی توب کە دێن فێریانەکەین چۆن یەکەم جار بێن لەبەر ئاوەکە دەست بشۆن. دوایی کە ئاویان کرد بە دەستیانە بێ ئاوکەم بە دەستیانە. ئاوەکە ئەلێرۆ دەرچێ. نابێت دەست بن لە هیچی ترەوە. دکتۆر کە عەمەلیاتەکات ئەبێ دەستی ئاوە ڕاگرێ لە دووری خۆی هەتاوەکو عەمەلیاتەکەیەکە تا دەستکێشەکانی لە دەستەکە. بێ ئاوا دوور ڕایگرێ. نابێ نزیکی کاتەوە لە خۆی. تازە بە تازە توپ پێمانەڵێ ئەبێت دەستە جوان بشۆی هەتاوەکو ئانیشکەکانت. يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق حتى إيرد دەستان بشۆن. چیەکی دەستنوێژەگری؟ چی نعمەتێکی گەورەیە خۆشەویستەکەم؟ مفێرتەکات بەقەدەر طەبیب ئەبێ تۆ پاک و تەمیز بی، ئەبێ خاوێن بی، ئەبێ ئەو نەپاکش بی. یعنی تۆ یەی بۆ چۆ مامۆستا خۆ من ناچم بۆ ژووری عەمەلیات، نا یەی بۆ ژووری عەمەلیاتێکی گەورە کە مزگەوتە، یەی بۆ کاریگەریەک و نەشتەرگەریەکی تر کە نەشتەرگەری دڵە لە مزگەوت و لەناو لەبەردەمی خوایە ئەکرێ. ئەلەم نەشرح لەکە صەدرەک ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك. دڵمان پا نەکردیتەوە. دڵ بەچی پاکە بێتەوە؟ دڵ بەم ئاوانە پاکە بێتەوە. یەکەم جار بێ ئاو بەکاربێنی تاوەکو ئەمانە پا بێتەوە. کە ئەمان و پاکردەوە ئەبێ لەگەڵ یا لاشە و پا بێتەوە. نا ئەبێ لەگەڵ یا ڕۆحە پا بێتەوە. واتە کە ئاوت کردە دەمتەوە نەکەی قسەی خراپی پێ بکەی، نەکەی غەیبەت بکەی، نەکەی گوێن بەی، نەکەی باسی خەڵک بکەی، نەکەی تعلیق بەیت. دەمە پا کردەوە تەواو تۆ ئاوی دەستنوێژی تێچوو. قسەی غەڵەت نابێ بێ بەدەمتا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لەگەڵ یەکەم قەترەیە خوای گەورە تاوانەکانی خۆشە بێ. تاوانی چاو، تاوانی نەزەر بە ئاوی دەستنوێژەکەەوە ئەڕوا. الله ئەکبەر. خوایە خۆ من شەهید نەبووم هەتاوەکو ئاوی دەستنوێژەکەم هەتاوەکو وەکو خوێن وابێ لاشم پاکاتەوە. نا پابوویتەوە لە تاوان. دەستنوێژێکی پاکە گرت بەڵێ دوور کات نوێژە کرد بۆ لای خوای بەڵێ ئاگات دەخۆت بوو کە لەگەڵ خوای گەورەیە قسەتە کرد بێ ئاگا نەبووی غافڵ نەبووی ئەو زانی چی ئەڵێ لەگەڵ خوایە بڵێ دی خوای گەورە تاوانەکانە خۆش بوو. هەروە ئاسان نییە حسابێکی بۆ بکە خۆشەویستەکەم بزانە لەگەڵ بزانە تۆ چی ئەەکەیت. ئێمە بەداخەوە هەر چونکە ڕاهاتووی لەگەڵ یا دەستنوێژ بگرە وەرە نوێژکە و بە پەلە فریای نوێژکە و سەلام عەلەیکوم. نا ئەمەی ئێمە ئەیکەین ئەمە نوێژ نییە. ئەمە نوێژ نییە ئێمە ئەیکەین. ئێمە ئەبێ مەدرسەیەکمان بۆ بکرێتەوە، دەورەیەکمان بۆ بکرێتەوە لە ناو ڕەمەزانە فێری نوێژ بکرین بە دوای مامۆستاوە بۆی کە بزانین چۆن تەراویحەکان ئەکەین، بزانین چی ئەڵێین، بزانین چی باس ئەکەین. باوکو ژان قسە بۆ تۆ بۆچی باشکەی؟ باشکە ناو چی بوو؟ گوڵە جان چەند ناخۆشە قسە بۆ یەکێکی باوێشک بە خۆ پیا باوێشکی نەیە بەڵام چەند خۆشە تخوا ئەم ئەدەبە لەگەڵ خوایە، تخوا ئەو ئاگامان لە نوێژەکانمان بێ خەیاڵمان بە هەموو لایەکە ئەم سەر و سەرەکە هەموو بازاڕەکەی نوێینەوە مشکلی ماڵەوە حەلەکەین لە بەردەمی خوای گەورەیە ئاگامان لێ نییە چێڵین. تۆ بەڕووی خوا وەستاوی ئاگات لێی بێ، لە بەردەمی خالقا وەستاویت، لە بەردەمی دروستکەری ئەرز و ئاسمانەکانە وەستاویت. وەڵڵاهی نەخۆشیە بۆ لای
بەندەیەکی زەعیفی حەقیر هەڵە کاکتۆر کێمە بەردەستی تۆ پرسیارەکانم بیرەچێتەوە پرزابم بۆیە پرسیارەکانم بۆ نووسی و حەزەکەم پرسیارەکانت لێ بکەم ئیجازە هەیە سەوتەکە تەجیل بکەم لە بەردەمی خوایە قەسەم بە پەروەردگار مەلایکەتەکان لە ئاسمانەوە سەیرمانکەن بە میکرۆسکۆب ئێمە نادۆزنەوە لەسەر ڕێزە بە میکرۆسکۆب نامان بینەوە هیچ میکرۆسکۆبێکی فەزا ئێمە ناخوێنێتەوە وەکو ئینسان و بەشەر لە هیچ کونێکی ئەم کەونەوە دیارنین بە ئەرزەکەشمانەوە بە خۆرەکەشمانەوە خۆر کە 93 ملیۆن میل لە ئینسانەوە دوورە 93 ملیۆن میل پێوترێ قەزەم لەناو ئەستێرەکانی تا پێوترێ قەزەم من و تۆ لەناو ئەرزان لەکوێی ئەم کەونەوە دیارین لەکوێی خواوە دیارین ئەگەر خوای گەورە بەسیر نەبێ چاوی لەسەرمان نەبێ بەرامبەر خوای گەورە وەستاوین هەروە بە ئاسانی هەروە بە سادەیی هەروە لێ یەچینە پێشەوە سیجلەکانی خۆمان ناکەین جارێ یا ئەیوهە الذین ئامنوا خذوا زینەتەکم عند كل مسجد خۆتان خاوێن کەن جلوبەرکەکانتان پاکشکەن کە ئەچنە بەردەمی خوای گەورە با خاوێن بن سبحان الله هەموو ڕۆژێکی ئێمە لە مزگەوت تا بێ جەژن بێ ئەبێ جلی جوانمان لەبەرا بێ ئەبێ لە بەردەمی خوای گەورەیە بە پاکی بوەستین بە خاوێنی بوەستین ئەبێ جلەکانمان ڕێک و پێک بێ نابێت جلێکی نەشیا و بەکاربێنین لە حزوری خوای گەورەیە پێی بوەستین بەڵێ ئایزەکانم بۆیە تۆ کە ئێستا کەنە وەستاویت ئەبێ دەستنوێژەکەت پێش وەقت حازر کرد بێ دەست جوان شت بێ پاکت کرد بێتەوە اینجا مەسحت کرد بێ اینجا ئەندامەکانی دەرەوە و ناوە پاک کرد بێتەوە کە دەمت پاک کردەوە چاوت پاک کردەوە بەڕێی مزگەوتەوەی نابێ نەزاری حرامکەی چونکە چاوت پیسە بێتەوە چاو پیسی تەنها لە حەسوودیا بەکار نایەت خوای گەورە فەرمی یعلم خائینەة الأعیون خوای گەورە چاوی خائین ئەناسێ چاوی خائین گەورەترە لە چاوی پیس کە تۆ ئاوا بەلا چاو سەیری ئافرەتەیەکەی چاو پیس بوو چۆ بیشۆرەوە ئەبێ بە ئاوی دەستنوێژ ئەم تاوانانە بشۆرێتەوە جارێکی تر ئەبێ بە ئاوی دەستنوێژ ئەمانە جارێکی تر خاوێن بکرێتەوە پێش هەموو شتێکە بێ پێشی بیتە مزگەوتەکەت هەچی خەفەت و هەرچی مشکلە و هەرچی ڕخ و هەرچی حەسوودیە کە بەرامبەر موسڵمانێ بلای پێڵاوەکە بەجێ بێڵی لەبەرەوە بێ لەگەڵ دەستنوێژەکەتا لەگەڵ غوسڵەکەتا بێ دڵە پاک کرد بێتەوە ئەگاتان لەم ئەندامە ئیسلامە ئەمەمان فێرەکە ئیسلامە فێرتەکە کە ئەمانە و ئەندامەکانت بە دەرەوە و بە ناوە پاک کردەوە ئەنجا بێ قاچێ بشویت ئەڵڵا چی؟ ماوەستا بێ قاچی بێ قاچیشێ بشویت میلەتێکم پێ بڵێن قاچ شووە غەیری موسڵمانان یەک میلەت ئەمریکی لە ئەمریکی تۆ ڕابێ ئەڵێ کەی ئاخیجار قاچشتووە یعنی بۆگەن ئینشەڵە مانگێک قاچم نشتووە ئەوەی زۆر زۆر خۆشبەخت بێڵێ وەڵا 2 هەفتە لەمەوە پێش قاچم شت مع العلم بەس لە قاچە 1 لەسەر 4 ملیۆن غودە هەیە کە بەقەدەر ڕوبعە کووپێک بەس ڕژێن و عەرەق دەرەکەن لە ڕۆژێکە شەو ڕۆژێکە ئەم قاچە ئەبێ بشۆرێ ئەم قاچە ئەبێ پا بکرێتەوە سبحان الله برایە بۆی جێڕامەوە شێخێکی عەرەب بۆی جێڕامەوە وتی کاتی خۆی کۆمەڵە خەڵکی بێدینمان تیا بوو لە زانکۆی بەغداوە هاتین بۆ سلێمانی وتی لەناو جەمعەکەیە بەس من موسڵمان و ملتەزیم بووم شێخ فلەیح وتی بەس من ملتەزیم بووم تیانە وتی بەیانی هاتین لە سلێمانی دەرچوین کە گەڕاینەوە پیاوێکی کوردی پیرمانە بینی جامانەیەکی بەسەرەوە بوو قاچی خستبووەتە ناو حەوزێکە و دەستنوێژێکت قاچێشت وتی ڕەفیقە بێدینی و شیوعەکانم باگیان کردمەوە کاتە وتیان وەرە فلەیح وەرە ئەوە سەقافەتی ئێوەیە ئەوە سەقافەتی ئیسلامە قاچی لە حەوزەکە یاشوە سەیریکە قاچێشوە ئاوی قاچێشێتەوە ناو حەوزەکە ئێمەش ئاوی لێوە خۆینەوە یاخۆت شیتری لەکەین وتی کابرای کورد تێگەیی ئەسکەری کردبوو وتی واڵە چی وتمان وەڵا واڵێ وتی پێی بڵێ قاچەکانی من لە دەموچاوی ئەو پاکترە وتی پێی بڵێ چەند ڕۆژە دەموچاوی نەشتووە وتی وەڵا هەفتەیەکە وتی من هەموو ڕۆژە 5 جارم قاچە ناشۆم قاچی من لە دەموچاوی تۆپە وتی وەڵای ڕاستی
تێشە بیلا وتی بەس لەوانەیە کورد بۆ ڕیاین قسەمان پێ نەبوو. ئەمە چ سەقافەتێکە فێرتەکا بێ قاچێ بشووی چونکە تۆز لێنیشێ پیسی ئەیگرێ نابێ خڵتە و خەواشی پێوە بێ. لەبەرە خۆشەویستەکەم پیاوێکی ئەوروپی برایەکی ئیمان بۆی ژێڕامەوە فەرمی بە دکتۆرەکەی وتی تۆ لە دوای کوڕەکەی منەوە نوێشتە کرد. تم بەڵێ تی ئاگات لەسەری خۆ بوو؟ تم بەڵێ چی بوو؟ تی لای قاچی کوڕەکەی من بوو. تێزانم وتی یعنی تۆ دکتۆرێکی مناڵێکی ڕەش لە پێشتەوەیە قاچی لای سەری تۆیە بۆن و بەرام و پیسەکەیە بەسەر تۆیە چۆن ئەوە قبوڵەکەی؟ تمەمە دینەکەمانە فێری ئەوەی کردوین. وتی یاخود تۆ شەهادەداری و تەمەنتری ئەبێ بیتە پێشە. وتی نا دینەکە فێری و تەواضوعی کردم بێت دوای ئەوە نوێشکەم بەڵام قاچی کوڕەکەی تۆ پاکە چکە شتێتی اینجا هاتووە. تی بەڕاستی بڵێ وتی ئەشهەد ئەنە دینەکم عەلا حەق. تی ئەلێوانەیە شایەتمانی هێنا کابرا. سبحان الله خۆشەویستەکەم ئەمە چونکە بەلای ئێمە شتێکی سادەی ڕۆژانە دووبارا بێتەوە بەلامانەوە تەبیعی بۆتەوە. ئەژنا شانە زۆر گەورن. ئەم تەهارەتە لە ئیسلامە ئەبێ خەڵک هەستێ دکتۆرا و ماسێری لەسەر بێنێتەوە. ئەمە ئیسلامە فێرمانەکاڵێ ئەگەر لەشێک گران بوو نەکەیت ئاوا خۆکەی بەناو مەجلیسە. ئەبوو هورێرا فەرمێ پێغەمبەری خوان بینی صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوان بینی لەشم گران بوو خۆم لێ دزیەوە. دوای گەڕامەوە فەرمی ئەینە کونتە یا ئەبا هورەیرە؟ ئەبا هورەیرەوە لە چۆ بووی؟ فەرمووم یا رسول الله كنت نجسا فكرهت أن آتيك وأنا على غير طهارة. أي پێغەمبەری خوا لەشم گران بوو چوم خۆم شت و گەڕامەوە حەزم نەکرد ئاوا بێمە خزمەتی جەنابەت. فەرمی سبحان الله إن المؤمن لا ينجس. فەرمی سبحان الله مسلمان قەت پیس نابێ بە لەشگرانیش نەڵێی لەشم پیسە بڵێ نوێژم پێ ناکرێ بڵێ دەستنوێژم نییە. لەش پیسی لە مسلمان نابەشێتەوە. بۆ ئێستان فێرتەکە بچۆ خۆ بشۆ. کەی خۆ بشۆ؟ ئەمڕۆ جومعەیە خۆتان شتووە کوڕەکان؟ گەنجەکان خۆتان شتووە؟ بەڵێ چۆن کەهف لە جومعەوە بۆ جومعە نورێکە بۆ ئینسانی مسلمان ئاوا غوسڵی جومعەش نورێکە بۆ مسلمان هەتاوەکو ڕۆژەکەی تر پاک و تەمیزیەکە. پاک و تەمیزەکانی تر هەمووی هەڵەوەشێنەوە بەس غوسڵی جومعە لە هەفتەوە بۆ هەفتەیە واجبە. چەند کەس کەم ڕاتەوە غوسڵی جومعەی کردووە؟ چەند کەس ئەمڕۆ کە هاتۆ بە نوێژی جومعە غوسڵی جومعەی کردووە؟ دەست بەرزکەنەوە. ئەی ئافرین دەست خۆش. ئەمە ئەم غوسڵەیە کە پێمانەڵێت دینەکەی ئێمە ئەگەر لە ڕۆژێکا فریای خۆشتن نەکەوتی لەسەری هەفتەیە ئەگەرێ ئەڵێ خۆ بشۆ ئەنجاوەرە بۆ مزگەوت. هەروە بە ئاسانی نییە، هەروە بە هاوانتە نییە. الفیترەة عەشر یاخود خەمس. فیترەتی پێغەمبەرانی پێش ئێمە چەند بووە؟ 10 بووە. یەکێک لەوانە دی پێم بڵێن. نینۆکردن دەمخۆش چیتر؟ خۆپاکردنەوە بنباڵ پاکردنەوەی بنباڵ چیتر؟ خۆبۆن خۆشکردن بەڵێ خۆشتن سمێڵکردن. سبحان الله ئەم دینی ئێمە جیان مامۆستا چون بۆ مزگەوت فیترەتی ئێمە سمێڵکردن بێ، پاکردنەوەی مووی بنباڵ بێ، پاکردنەوەی مووی خوارەوە بێ، نینۆکردن بێ. دینێک بەشێ لە فیترەتی ئەمە بێ ئیترە بێ چی بێ؟ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم الطهور شطر الإيمان. پاک و خاوێنی نیوەی ئیمانە. خۆشەویستەکەم نابێ لە کیسمام بچێ، نابێ لە بیرمام بچێ. بەڵام ئایزەکانم ئەمە بۆ دنیا خاوێنین بڵێ، بۆ دنیا پاک و تەمیزین بڵێ. مووی بنباڵمان کە لێیەکەینەوە لە هەر سانتیمەترێکی بنباڵە چەند میکرۆب هەیە؟ لە هەر سانتیمەترێکە 10 ملیۆن میکرۆب هەیە. بۆیە بنباڵەکان زووتر تووشی نەخۆشیە بن ئەبێ زوو بیتاشی و پاکی کەیتەوە. ئەو ئیسلامەوە پێڵێ، ئەو ئیسلامە فێری ئەو مەبدە ئەجوانەتەکە. ئەی بۆ قیامەت
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خۆزگایە براکان مەبینی. سەحابەکانە فەرمون ئەی پێغەمبەری خوا ئێمە برای تۆ نین؟ فەرمێن ئێوە هاوڕێی من، ئێوە سەحابەی منن، براکانم ئەوانن کە لە دوای من دێن. سەحابەکانە فەرمون ئەی پێغەمبەری خوا لە قیامەتا چۆنیان ناسیتەوە؟ الله، لە قیامەتا ئومەتەکەت چۆن ئەناسیتەوە؟ لەو قیامەتەیە کە هەموو خەڵک چۆ بەناو یەکە، کەس ناناسێتەوە، کەس فریای کەس ناکەوێ. دڵە بەوە خۆشە کە شۆنکەوتی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم دەستنوێژت کردو لە مزگەوت تا بوویت و جۆ لە وتار گرتووە و بە ڕۆژوو بوویت، حەزەکەی پێغەمبەری خوا بدناسێتەوە کە تۆ تەڵەبەی ئەویت، کە تۆ شۆنکەوتوی ئەویت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کابرایە کۆمەڵێ ئەسپی هەبێ لەناو ئەسپەکانە، ئەسپی مارووی تیابێ نایناسێتەوە، فەرمێ بڵێ ئەفەرمێ ئومەتەکەم یەئتون عەلەیە غورا محەجەلین من ئاثار الوضوء، ئومەتەکەم کە دێن لە ڕۆژی قیامەتە شوێنی دەستنوێژەکانیان ئەدرەوشێتەوە، ڕەنگە داتەوە. یعنی چی؟ وضوء یعنی وضوء عینە ضوءەوە هاتوو، بڵێ وضوء یعنی ڕووناکی، یعنی لە قیامەتە ئەم شوێنانی ئێمە ئەدرەوشێتەوە بەردەمی خۆمان ڕووناکە کاتەوە. بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەمە ئەمان ناسێتەوە. بڵێ بۆیە ئەبوو هورەیرە جارێکیان دەستنوێژێ گرت، زەلامێ بەدوایەوە بوو، سەیری کرد دەستنوێژەکەی ئەبوو هورەیرە بۆ باڵی هەتا ئێرە یێشووە. فەرمووی ئەبوو هورەیرەوە چیەکی؟ وتیەوە بەنی بەدوامەوەی بەنی فەروخ. وتی بەڵێ بەس بینیم تا ئێرە تۆشی ماشەڵڵا لێ بێ. فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئومەتەکەم دێن لە ڕۆژی قیامەتە شوێنی دەستنوێژیان ڕووناکە بێتەوە. بۆیە حەزم کرد حتا بتوانم دەستنوێژەکەم بەرم بەرەوسەرەوە. لەبەرەوە خۆشەویستەکانم ئاگامان لێی بێ وەیل للأعقاب من النار، وەیل بۆ ئەو کەسانەی کە پاژنەیان ناشۆن لە کاتی دەستنوێژە، شوێنێکی پاژنەی بەس تەڕ نەبووە، بەس جوان نەیشتووە. پێغەمبەری خوا فەرمێ وەیل بۆ ئەمانە بڵێ سێجار وەیل للأعقاب من النار، وەیل للأعقاب من النار، وەیل للأعقاب من النار. بۆی ئایزەکانم لە کاتێکا دەی بۆ مزگەوت، لە کاتێکا خۆتەکەی بەناو مزگەوتە بزانە هاتووی بۆ چۆ، هاتووی بۆ ماڵی خوا. عیبم هەیە؟ منم هەیە؟ مشکلەیەکم هەیە؟ حەقا کرد دوو هاتن بۆ مزگەوت، لەبەر دەمی مزگەوتەکە دوانەکە سەیری یەکتری کەن، بڵێ تخوا جوان سێرم کە برام. عیب مێ کاکجێک باشە، ئێستا شتەکانم باشە، قۆزم شتەکانم عیبێکی نییە. بۆ چونکە خوای گەورە فەرمێ خذوا زینەتەکم عند كل مسجد، خۆتان قۆزکەن لە بەردەمی هەموو مزگەوتێکا، لە بەردەم هەموو ماڵێکی خوایە. جەماعە مۆستاخەوە موسڵمانەخەوە نا المؤمن مرآة، ئەو ئاوێنەکەیەتی ڕێک بەرامبەری مرآة المؤمن. سێری کە بڵێ عیبم هەیە یان سەرفێکی خۆ دەربێنە ئەلەن دەستی سێڵفی درێژ ئاوا جوان سێری خۆ کە بزانە هیچ عیبێکی هەیە. ئاوا وەرە بۆ نوێژەکەت، ئاوا وەرە بۆ مزگەوتەکەت، ئاوا وەرە بەرەو ڕووی خوای گەورە، ئاوا خۆت حازر کە، ئاوا خۆت ئامادەکە بۆ چکەی ساکەن تۆ سەفەرت هەیە، ئەبێ گەشتێ بکەی بەرەو لای خوای گەورە، ئەبێ دڵ و مێشک و لاشت حازرکەی بەشی شەیتانت لەمانە دوورخست بێتەوە، ئامادە بیت و گورج و گۆڵ بیت و ڕۆح و دەم و لاشۆ هەمووی پاکرد بێتەوە هەتاوەکو بتوانی بە پاکی و بە بێگەردی و بە خاوێنی بەرەو ڕووی خوای گەورە بۆستی. لە مۆدا دۆزەکانمان چۆن ئەگرین؟ بە سیستم ئەیگرین، بە ئەکادیمی ئەیگرین، بە هەڕەمەیی نایگرین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن دەستنوێژی گرت و ئاوا دەستنوێژەگرین، چۆن خۆی پاک کردوێتەوە ئاوا خۆمان پاکەینەوە. سبحان الله بیرەکەمەوە ئەڵێم ئەوج لە شڕ و هوڕانی سەحابە ئەبێ چی بوو بێ پاکیان کرد بێتەوە و شتی بێتیان و خۆیان پەرازیان بێتەوە هاتوێتیان بزگەوتەوە پێوەی. ئێمە ئەم هەموو جلە جوانەمان هەیە، خوا باکە هاتینە مزگەوتەوە بە جلێکی لایقەوە بین کە لە دینەکەمان بۆشێتەوە. برایەکەڵێ پیاوێکم بینی لە مزگەوتەوە بە تەراکسودەوە هاتبوو بۆ مزگەوت، پاژەوەی کە نوێژمان کرد دەستیم گرت، سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام. وتم باچین سەر لە ماڵەوە بین. تی بەخوا نایەن. وتم نا هیچ نییە، چایەکە خۆی بۆ خۆت خوا حافیزە بێ. تی ئاخر بەخوا حەزم لێ نییە ئێستاکەێنە سبەی شەوێم سبەی شەو ئینشاڵڵا. وتم نە بەخوا ئێستا بێ لەگەڵما. وتی کاکە وەڵڵای ئێستاکەێنە بەخوا جلەکانم بە کەڵکی ماڵ نایە. وتم پیاوی باش بە تەراکسودێکەوە هاتی بۆ مزگەوت بەلای خوا، بۆ ماڵەکەی من پێ عیبە سەدانێکم کەی. تی دەڵێم گەڕێ باتم زوو خۆم کۆکەم. لەبەرەوە کە دێم بەرەو لای خوای گەورە
بە ئامادەیی دڵ و لاشە و جلوبەرگ و ڕۆحەوە بێن، چونکە ئێوە بۆ مقابلەی کەسێکی عەزیم و بۆ لای خوایەکی گەورە هاتن. ئەگەر چی بۆ لای مەلیکێت چی لەبەرەکەی جوانترین جلت، جوانترین قسەت، جوانترین عەترت، ئەی کە بۆ لای خوای گەورە هاتی. خوای گەورە ئەولاترە کە شەرمی لێ بکرێ کە خۆمانی بۆ ئامادە بکەین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.